بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی پەیامی ڕۆژ. من جەلال محەممەد لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن و سوودی لێوەرگرن. سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان لە هەرکوێگەن خۆشحاڵین لاڵقەیەکی تری بەرنامی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ لە دوو تەوەر پێگاتووە. تەوەر یەکەمی بەرنامەکەمان بۆچی پێویستە مەڕێز لە بەساڵاتچوان و پیر و پەکەوتەکانی خۆمان و کەسوکار و کۆمەڵگەکەمان بگرین. ئەمە دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا واتە لە 1 ئۆکتۆبەر ڕۆژی جیهانی بەساڵاتچوان بوو و لەو ڕۆژەدا کۆمەڵێک چالاکی و سیمینار و هۆشیاری پێشکەشی کۆمەڵگەی مرۆڤایەتی کرد. تەوەری دومین بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هونەر و سرودی ئیسلامی بە میوانداری هونەرمەندێکی ئیسلامی ناسراوی کوردستان کەوا ئەمڕۆ بەشێ لە بەرهەمەکانی خۆی لە بەرنامەی پەیامی ڕۆژ پێشکەشیەوەی عزیز و خۆشەویست دەکات لەگەڵ کۆمەڵی راپۆرت و زانیاری بەسوود کە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان ئامادەکردوون بەر لە هەر شت دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارچووەکانی کوردستان. نرخی دراوەکان یەکێکی ترە لە بەرگامیشەیەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ با پێکەوە لەو بڕگەیەدا بینەری ئاڵوگۆڕ یا گۆڕانکاریەکان بین بەسەر نرخی دراوەکاندا. بڕگەی یادەوەری پێگاتووە لە کۆی ئەو ڕوودا و مێژوو بە سەراتە گرنگانەی کە لە 3 ئۆکتۆبەری ساڵانی ڕابردوودا بە درێژایی مێژوو ڕوویانداوە و مێژوو بۆ ئێمە یەگەڕێتەوە ئەمڕۆ جارێکی دیکە دەیخاتەوە سەر شانۆی ژیان بۆ ئێمە و بۆ ئێوە عزیز و خۆشەویست با پێکەوە بینەری بڕگەی یادەوەریش بین. سێدەی ساڵی 1964 کۆچی دوایی گەورە زانە و نووسەر و بانکخوازی ئیسلامی سووریا دکتۆر مستەفا سیباعی لە تەمەنی 49 ساڵیدا و لە شاری حیمسی سووریا. مستەفا سیباعی دامەزرێنەری ئیخوان الموسلیمین لە قی سووریا بوو ڕۆڵی هەبووە لە بێدارکردنەوەی گەنج و پیر و ئافرەتی سووریا و هێنانیان بەرەو ئاینی پیرۆزی ئیسلام بە جۆرێکە بە پێشەنگ و پێشڕەوی کاری ئیسلامی دادەنرێت لە سووریای ڕژەمی عەلەویدا.
هەم لە ڕێی نووسین و دانراوەکانیەوە هەم لە ڕووی کۆڕ و وتارەکانیەوە هەمیشە لە ڕووی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیەوە دکتۆر مستەفا سیباعی لە بواری ڕۆژنامەنووسی و کاری پەرلەمانیدا جێدەستی دیار بوو و چەندان جار بووەتە جێگر و ئەندامی پەرلەمانی سووریا و لە زانکۆی ئەزهەر بڕوانامەی بەدەستهێناوە. دکتۆر مستەفا سیباعی گەلێک بەرهەموو کتێبی ناوازەی نووسیون لەوانە ژیانی پێغەمبەری ئازیزمان درودی خۆی لەسەر بێت، پێگەی سونەت لە یاساداناندا، دین و دەوڵەت لە ئیسلامدا و یاسای جەنگ و ئاشتی لە ئیسلامدا و پەیوەندیەکانی نێوان موسڵمانان و مەسیحیەکان لە مێژوودا و چەندان کتێبی تر. سێدەی ساڵی 1932 شانشینی عێراق وەگەندامێکی نوێ لە کۆمەڵی گەلان وەرگیرا و سربەخۆیی خۆی لە بەریتانیا بەدەستهێنا بە مەرجێک عێراق مافووداوەکارەکانی میلەتی کورد بدات و ستەم لە کوردەکان نەکات. سێدەی ساڵی 1445 لە دایکبوونی گەورە مێژوونووس و زانای ناوداری ئیسلامی سەردەمی جەلالەدینی سیوتی لە شاری قاهیرەی پایتەختی میسر ناوبراو بە یەکێک لە گەورەترین زانەکانی و سەردەمەی مسلمانان دادنراو لە زۆر بواردا خزمەتی ئیسلام و مسلمانانی کردووە. ناوبراو لە زۆربەی بوارەکان بە گشتی و مێژووی ئیسلام و مسلمانان 75 کتێبی ناوازە و قەبارە گەورەی نووسیون و تا ئێستاش بایەخی زانستیانەی لای مسلمانان زۆرە. سێدەی ساڵی 1936 لە دایکبوونی سیاسەتمەداری میسری و سەرۆکی کۆمکاری وڵاتانی عەرەبی عەمرو موسا لە شاری قاهیرەی پایتەختی میسر و لە بنەماڵەیەکی سیاسەتمەداردا باوکی یەکێک بووە لە ئەندامە باڵەکانی حیزبی وەفد، ناوبراو بڕوانامی زانکۆی لە بواری یاسادا بەدەستهێناوە و لە ئێستادا لە ژیاندایە و تەمەنی 83 ساڵە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی چۆن ڕێزی گەورەکان بگرین کە هاوکارمان لە ناو بازاڕی سلێمانی لێدوانی چەند کەسێکی جیاوازن لە گەنجم لە بەساڵاتوانی وەرگرتووە. با پێکەوە پێشەوەی کە بچینە لای میوانەکەمان سەرنجی هاوڵاتیان بزانین چۆن دەبێت ڕێزی گەورەکان بگرین. ڕێزگرتنی دایک و باوک کارێکی زۆر پیرۆزە لە پێش هەموو شتێکەوە و پێویستیشە لەسەر مناڵ ڕێزە دایک و باوکی بگرێت و پێویستە لەسەر هەموو کەسێک هەر کەسێک دایک و باوک بێعنی ڕێزی لێ بگرێت نەک هەر مناڵەکەی، لەبەرەوەی ئەوان ڕەنجێکی زۆریانیاوە شەون و خونیان کردووە توان پێگەیاندووە، پێویستە تۆش هەر هیچ نەبێت یعنی ڕێز لەو ماندووبوونیان بگریت. پێویستە لەبەرەوەی دایک و باوکە چەندێکە هیلاک بوون پێیانەوە دایک ڕەنجی پێ کێشاوە ئەو مناڵی 9 مانگەسکی هەڵگرتووە و هێنایەتە دنیایەکە و ئەرکی پێوە کێشاوە چەندێک پێویستە عنی پێویستە دایکەکەش مامەڵەیەکی جوان لەگە مناڵەکەی بکە بۆی مناڵەکەشی ڕێزی بگرێوانە. ئەوە قاعدەی و دین داینەوە شەریعەتی ئیسلام داینەوە هەر کەسێک لە مناڵ لە گەورە ڕێزی باوک و دایکی نەگر لە دینی محەممەد بەریئە مسلمان نییە لە ڕێزکەی مرۆڤایەتیش لادانە. والله پێویستە تربیەتێکی وا بیرە لە نێریی کۆنەوە کە بچووکە ڕێز لە گەورە بگرێ بۆ گەورەش بۆ مناڵەکەی خۆی بۆ مناڵ ئەم لەوەدا خۆی زۆر بەسر نەزانیە و خۆی پیشانە بە نەوعێکە. کە ڕێزگردن شتێکی بنەمایەکی جوانە لە خەڵکی ئەبێ بیگریت و هەر کەسێ ڕێزی گەورە نەگرێەوە ڕێزی لە خۆشی ناگیرێت بۆیە ئەبێ ڕێز لە گەورە ترەکان لە خۆمان بگرین وەکو مامۆستا و دایک و باوک و کەسە گەورەکان چونکە ئەوان دنیای زیاتریان بینیوە لە ئێمە. مناڵی من کوواجا مناڵم کو هەمووی ڕای کردو
هەمووی وا لە ئەوروپایە وەڵایەتر ڕۆشتون و داکیان نەماوە بۆ خۆیان هەچ کە چوو بە ئەوروپا ڕۆشتەوە من مامەوە بە تەنیاوە گەورە بۆ خۆی ڕۆشن بۆ ئەوروپا هەمووی پێشمەرگە بوون لەوێ ڕۆشن بۆ ئێرە ئەوروپا ئەو بنە وەختی خۆی نظامەکە نظام هەڵ بە کوش و بەور بوو بۆیە ئەم ڕایکرد بۆ و ڕایکرد بۆ ئایگرتۆ لەبەر کوشتن و برین و مردن بوو یەکێکیان لە چواران یەکێکیان هەست سییانە هاتون یەکیان ئیعدام کرا گیرای ئیعدام کرا لە ترسی کوشتن و برن ڕانکرێت دەرەوە بۆ چیوانە و حکومەکە وا بۆ حکومە ئەو سەردەمی سەدام ئیتر ئەوەی دەترس هەموو لە ترسی گرتن و کوشتن ڕایەکرد والله زۆر پێویستە ئەی دایک و باوک بوو حاڵە بەخێوێکە بەداماوی بەخوا بە محتاجی حەق ئەوەی ڕێزیە بگری بخاتە سەر چاوی ئەرە بەخوا لە هەموو گەورەیە لە دایک و باوکیش لەبێ نە هەر ناسیاویش بێ ڕێزی لێ بگرێ دایکت بەخێوی کردوی گەورەی کردوی تاکو ئەلحان ئەلحانیش دەبێت ڕێزی بگری بڵێ دایجان مەمنووی تۆم قوربانت بم دەبێ مەسەڵەن هەمنداڵی وەکو ئاوا دەبێ ڕێزی لێ بگری بڵێ بە قوربان بمە و کارە ئاوە نابێت دەبێ زوری کێ بکەی بەڵێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان بۆچی پێویستە ئێمە ڕێز لە بەساڵاتچوان بگرین بێگومان پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم دەفەرمێ بەشێک لە ڕێزی خوایی بۆ بەساڵاتچوو پیرەکان مسۆگەر بووە لە فەرمودەی پیرۆزیدا و لە شوێنێکی تریشا فەرمێ لە ئێمە نییە کەسێ بەزەی بە منداڵ و بچووکاندا نێتەوە و ڕێز لە گەورە و بەساڵاتچۆکانمان نەگرێت ئاینی پیرۆزی ئیسلام هزار ساڵ هزاران ساڵ بەر لە ئێستا توانیوێتی ڕێز و پێگە و حرمەت هەم لە قورآنی پیرۆز و هەم لە فرمودەکانی پێغەمبەری پێشەواماندا بۆ پیر و بەساڵاتچۆکان دیاری بکا و دانی پێدا بنێ لە کاتێکە لە 1 ئۆکتۆبەری ساڵی 1990 کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکان توانی ڕۆژێک بۆ بەساڵاتچوان دابنێت و هەروەها کۆمەڵێ ماف و کۆمەڵێ ڕێز و حرمەتیان بۆ دیاری بکە و ئەو کارانش دیاری بکە کە پێویستە خەڵک بەرامبەر بە پیرەیان بێ بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەری کە ئێمە بۆچی پێویستە ڕێز لە بەساڵاتچۆکانی خۆمان بگرین لە شاری چەمچەماڵەوە بە ڕێز مامۆستا دڵشاد محەممەد بانخوازی ئیسلامی میوانی بەرنامەکەمانەوە مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێ و سپاس بۆ دەرفەتەی بە ئێمەدا پێم خۆشە سەرەتا باسێک لە پێگە و فەزڵ و گەورەی و حرمەتی پیر و بەساڵاتچوو بکەین لە ئیسلامی پیرۆزدا و ئیسلامی پیرۆز چۆن ئەم پێگە و ڕێز و حرمەتەی سەلماندووە. بسم الله الرحمن الرحيم وبه يتوكل واستعين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم سپاس بۆم دەرفەتە ئەگەرچی لە نزیکەوە یەک نابینین بەڵام لە جۆرێک لە پێکەوەیی ئەم بەرنامەیە لەگەڵ جەنابتان خۆشحاڵ بم کە جارێکی کە گفتوگۆمان هەیە بەیەکەوە لەگەڵ دوو لە خۆشەویست و ڕاگەیان کارە پەیامدارەکانی ئەم وڵاتە. سپاس بۆ جەنابتان. سەرفرازم یا ڕەبی. سەگیان دیارە ئەوە بابەتێکی سەلمێنراوە کە بە شەریەت گۆڕانکاری گەورە بەسەر تەمەنیا دێ لە یەک قۆناغی تەمەنە نامێنێتەوە حتمما وەک چۆن مناڵی هەیە و لاوی هەیە و نەوجەوانی هەیە قۆناغی پیری و کۆتایی هاتن و خواحافیزیش لە ژیانی دنیا هەیە وەک چۆنە هاتنە دنیا هەیە قۆناغی هەڵوەرین و مەرگیش وجودی هەیە وەک چۆن هەمووان ڕۆژێ کوڕی دایک و باوکێکین ئەگەر خوای گەورە قەدەری وابێ ئەوە حتمما خەڵکانێکیش ڕۆژێ ئێمە بۆ ئەوان بۆ ئێمە نەوەی دایک و باوکێکن ئەوەی بابەتە جددیەکەی ئەوەیە ئەی پەیوەندی نێوان ئەمانە چۆن تەرتیب بکرێ چۆن ڕێکە خرێ پەیوەندی نێوان گەنجێک و تەمەندارێک پەیوەندی نێوان نەوەیەک و بابودایکێک پەیوەندی نێوان بە ساڵاتچوویەک و کەسێکی تازە هاتووە ژیانەوە
حتما ڕێخستیم عیلاقاتە پێویستی بە یاسایە، یاسای کۆمەڵایەتی، یاسای ئەخلاقی. حتما ئەمە لە بوونی ئینسانە، لە فیترەت یا خوای پەروەردگار چاندوێتی کە ئێمە ڕێز لە یەکتری بگرین و احتیفاظ بە ئەخلاقی جوان مامەڵەکردن بکەین لەگەڵ یەکتریە. دیارە شریعەتیش کە یەکێک لە ئامانجە ئەساسیەکانی ڕێخستن زیاتر ڕێخستنی ئەم پەیوەندی و بەهێزکردنی ئەم پەیوەندی و پشتیوانیکردنی نەزەریە ئەخلاقیەکانە بۆ ئەم پەیوەندیە حتماً نەسەکانی قورئان و لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئەمە چەندین جار بە شێوازی جۆرا و جۆر تەئکیدی لێکراوەتەوە. ئەوەی کە یەک لە زانە گەورەکانی ئیسلام ئەبوو حامید غەزالی فەرموویە ئیسلام لە دوو کەلیمەیە کورت هەڵدێ: ئەخلاق لەگەڵ خالیق کە بەوەی کە بیپەرستین و شەریکی بۆ قەرار نەدەین، لەگەڵ ئەخلاق لەگەڵ مەخلوق کە مافەکانی پێشێل نەکەین و مامەڵەی جوان و بە ئیحسان لەگەڵ یا هەڵس و کۆتکەین. لە پێشەنگی ئەو کەسانیش کە دەکرێت مامەڵەی جوانی لەگەڵا بکەین و بە ئەخلاقەوە تەعاملی لەگەڵا بکەین کەسە بە ساڵە چووەکانە و لە نێو بە ساڵە چوانیش دایک و باوکەکانن. حتمما پێم خۆش بوو لە خزمەتتان لەم سەرەتایی ئەم بەرنامەوە لە خزمەت ئاەتێکی مبارەکی قورئانیە بین کە جۆرێک لە تەفسیری داوە بەم یاسایە کە باسم کرد. لە ئاەتی 36 سوورەی نیساء خوای پەروەردگارە فەرمێ: واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين وجار ذي القربى وجار الجنب وصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا. آية مباركة وده چەندین جێگای ترا بە شێوازی تر لە سیاقی ترا و بە سیغەی تر هەم قورئان ئەمەی دووبارە کردوتەوە، ئەم لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام جارێکی کە تەڕح کراوەتەوە کە بریتیە لە تەئکیدکردنەوە لەسەر ئەو حەقیقەتەی کە ڕیسالەی قورئان و ڕیسالەی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام و پەیامی ڕیسالەکەی موحەممەدی مستەفا سەڵات و سەلامی خوا لەسەر دوو پایە بینایە. پایەکیان بریتیە لە جێبەجێکردنی مافەکانی خوا سوبحانەه وتەعالا، بەشەکەی تریشیان مافی ئینسانەکان لە کێشی هەمویانەوە خەڵکە بەتەمەنەکە. مامۆستا پرسیارەکە دووبارەکەمەوە بۆچی و چۆن ڕێز لە بەساڵاتچوەکانمان بگرین، یا ئەو قاعیدە و یاسایانە کامانن کە بۆ مسلمان دیاری کراوە کە لە ژیانی ڕۆژانەیدا بە چاوی ڕێز و حورمەتەوە سەیری کەسانی لە خۆی بە گەورەتر بکات. بەڵێ وەڵا جارێ سەرەتا بۆچی لە بەرامبەر ئەخلاقا بۆ نییە ئێمە دەوێت ئەخلاقمەند بین لە پێناوی ئەوەی ئەخلاقمەندی و بە مەقسەدی ڕەزای خوا سوبحانەه وتەعالا. واتە ئەو مامەڵەکردن لەگەڵ ئینسانە بە شێوازە ئەخلاقیەکەی ئەوەندە ڕاستی بڵێم ئەوەندە بۆ هەڵناگرێت، چونکە چاوەڕی نەتیجەیەک نین بەدەل لە نەتیجەی ئەخلاقی و بەدەل لە نەتیجەی گەیشتن بە ڕەزای خوا و پاداشتی قیامەتی و سەرفرازی دنیا. ئەی چۆن بالفعل لە ئەوەی لە قورئانە و لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئاماژەی پێکراوە دوو دەستەواژە بۆ مامەڵەکردن لەگەڵ بەساڵاتچوان و لەگەڵ دایک و باوکان بەکارهاتووە. مستەڵەح قورئانیەکە ئیحسانی بەکارهێناوە کە پێچەوانەی ئیساءەتە، واتە چاکبوون لەگەڵا، باشبوون لەگەڵا بە پێچەوانەی بێڕێزیکردن. و دەستەواژەی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام دەستەواژەی بیڕە کە هەر مانای چاکەکاری دێ. واتە لە کۆی گشتیە مامەڵەکردن لەگەڵ دایک و باو، لەگەڵ خەڵکە بەتەمەنەکان، لەگەڵ ئەو کەسانەی جیاوازی تەمەنیان هەیە لەگەڵ ئێمە خۆی بینێتەوە لە مامەڵەیەک کە احتیفاظ بە خصوصیەتی ئەوانەوە بکەین. زۆر باشە مامۆستا، ئەرستۆی گەورە فەیلسوفی یۆنانی دەڵێ مانەوە بۆ بەهێزەکانەوە بەم فتووە و بۆچوونەی ئەویش 10 ملیۆن لە کەمەندام و منداڵ و پیر کوژران لە نێوبران لە ئەوروپایە. بەڵام لە بەرامبەرەوە پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم ئەوە هیچ کە لە قورئانە فەرمێ باڵی میهرەبانی و ڕەحمەت بۆ دایک و باوک و پیرەکان ڕاخن، لەگەڵ ئەوەشدا تەنانەت لە غەزا و جیهادەکانیشدا نەک بۆ پیری مسلمان کە توانای جەنگ و جیهاد و ڕوبەڕووبوونەوەی نییە، تەنانەت بۆ پیری کافرانیش دەفەرمێ بە هیچ کلۆجێک دەست بۆ منداڵ، ئافرەت، پیر و تەنانەت دیلی ڕاکردوش مەبن. ئەم بەراوردە جوانە مەبەستمەوەیە کە ئایا ئاینی پیرۆزی ئیسلام
بە چاوی لاوازی و هێزەوە سەیری مرۆڤەکانەکە مادامێک پیرێک توانای ئیشکردن و جیهاد و ڕوبەڕووبوونەوە و شمشێر هەڵگرتنی نیە ئیدی لای ئیسلامیش ڕەفزە و بە چاوی بغز و سوکایەتیەوە سەیریەکە یا لەسەر شانۆی ژیان ڕێز و حرمەتێکی زۆری بۆ داناوە. یەکێک لە جیاوازیە جەوهەریەکانی ڕیسالەی محەممەدی موستەفا سەڵات و سەلامی خوای لەسەر لەگەڵ فەلسەفە مرۆڤکردەکانە بریتیە لەو جیاوازیە لە بیرکردنەوە کە ئێمە بیرکردنەوەکی ئەخلاقیە. لای ئێمە ئەو کەسانە بەهێزن کە دەتوانن ڕێز لە لاوازەکان بگرن، لای ئێمە ئەو کەسانە گەورن کە ئەتوانن حرمەت لە خەڵکە گەورەکان بگرن. لە نێو هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانە وەکو نمونەی گەورە هاتن کە باوکیان کە دایکیان لە کۆڵ کردووە لە کاتی پێویستیەکانە. بۆیە بەهێزی لای ئێمە مەفهومێکی تری هەیە و لە ریسالەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مانایەکی تری هەیە. لای ئێمە ئەو کەسانە بەهێزن کە ئەتوانن سەبر لەسەر یەک بگرن کە ئەتوانن حرمەت لە یەکتری بگرن. لای ئێمە ئەو کەسانە بەهێزن کە نابنە کۆیلەی هەوا و هەوەسیان، نابنە کۆیلەی ئارەزوەکانیان. لای ئێمە ئەو کەسانە براون کە ئەخلاقیانە بنەوە، کە ئیمانیانە بنەوە، کە ڕزای خوا ئەبنەوە، نەکەرە ئەو کەسانی لە مەیدانی جەنگەکانە براون. زۆر باشە مامۆستایان چۆن لەو قاعیدە پێغەمبەریە تێبگەین کە دەفەرمێت لە ئێمە نییە کەسێ بەزەیی بە منداڵ و بچووکەکان و بێنەوایەکاندا نێتەوە و ڕێز و حرمەتیش لە گەورەکانمان نەگرێ. بۆ نمونە مەرج نییە تەنها منداڵی خۆت بچووک بێ و دایک و باوکی خۆت لە گەورە و بە تەمەنەکان بێەوە تا بۆونە دەبینین بەزەی نەهاتنەوە بە پشیلەیەک و بەزەی هاتنەوە بە سەگیەکان مەسیری قیامەتی و بەهشت و دۆزەخ بۆ دوو مرۆڤ دیاریەکەن بە پێی فەرمودەی پێغەمبەری پێشامان. لەم سەردەمایەمە چۆن لەم فەرمودەیە تێبگەین کە پێغەمبەری پێشامان دەفەرمێت لە من و لە ئومەتەکەم نییە کەسێک ڕێز و بەزەیی بەرامبەر بە بچووکەکان دەرنەبڕێ و سۆز و میهرەبانیشی بەرامبەر بە گەورەکان نەبێت. لە سیاقێکی تایبەتە قورئان ئاماژە بۆ حاڵەتێکەکە ویژەوەیە مادام ئێمە کاینێکی کۆمەڵایەتین، مادام ئێمە بەیەکەوە ئەژین، حتمەن سەریەشەمان بۆ یەکتری هەیە، حتمەن کاریگەریمان لەسەر ژیانی یەکەیە، حتمەن موداراکردن لەگەڵ یەکە جۆرێکە لە ئەرک دەوێت جێبەجێکەین. ئاەتە قورئانەکە فەرمێ وەجعلنا بعضکم لبعض فتنە ئەتصبرون. ئەرە بەڕاستی مناڵ بۆ دایک و باوکی سەرێشەیە ئەرکە، حقیقەتەن باوکو دایک بۆ مناڵەکانی گرفتە ئەرکە. بەڵام ڕیسالە قورئانەکە داوای ئەوەمان لێ ئەکە ئەرێ بەڕاست دەتوانی سەبر بەسەر یەک بگرین. بوونی مناڵی لە کۆڵانەکە ئێمە بۆ من ئەرکە، بوونی مناڵی لە قوتابخانەکەمان بۆ من ئەرکە، بۆنی پیرێک لەو مزگەوتەی نوێژی تیاکەم بۆ من ئەرکە، بوونی پیرێک لە کۆڵانەکەم لە نێو بنەماڵەکەم لە نێو ئەو پاسەی سواری بووم لە نێو بازاڕەکە لە هەموو جێگایەکە. لە نەتیجەیە بوونی ئەم جیاوازیانە بۆ ئێمە جۆرە لە ئیمتیحان و تاقیکردنەوەیە. لە بەرامبەر ئەم تاقیکردنەوەیە ڕیسالە قورئانەکە پێمانەڵێ دەوێت ئارام لەسەر یەک بگرین، احتیفاظ بەو خصوصیەتەوە بگرین و مامەڵەمان لەگەڵ یەکە مامەڵەیەکی ئەخلاقی بێکەبریتیە لە ئارام لەسەر یەکگرتن، سەبر لەسەر یەکگرتن و پاراستنی ئەو تایبەتمەندی خۆمان کە موسڵمان دەوێت خاوەن ڕفق و نەرمونیانی بێ لەگەڵ یەکتریە. زۆر باشە مامۆستا بۆ نمونە ئێستا دەڵێن گەنجێک لە پیاوێکی پشتچەماوەی پرسیوە ئەو کەوانەی پشتت بە چەند گوتێتی ڕۆڵە گەر پەلە نەکەی زەمانە خۆی بە خۆڕایی دەداتێ. زۆر جار لێرە و لەوێ گەنجانێکمان هەن بەرامبەر بە تەمەنەکە بە بەرامبەر بە بەتەمەنەکانی کۆمەڵگە کۆمەڵێک گرتەی ڤیدیۆیی و گاڵتەکردن و بۆ نمونە ئەو شتانەیان پێ دەکەن و بڵاو دەکرێتەوە. لە کاتێکە ئێمەش خۆمان خاوەنی دایک و باوکین، واتە چەندێ پێمان ناخۆشە پێکەنین و گاڵتە و کەوتنی دایک و باوکی خۆمان بینین. خەڵکێکیش هەیە ئەوەندە پێی ناخۆشە کە ڤیدیۆیەکی یان پێکەنینە یا گاڵتەجاڕیەکی دایک و باوکی خۆی بڵاو بکرێتەوە. ئەمە تا چەند لە ئاینی پیرۆزی ئیسلامە کردەیەکی قێزەون و ناشرینە و پێویستە تاکی ئێمە پەروەردەیەکی وای هەبێت کە بەرامبەر بە هەموو کەسێک هاوشێوەی دایک و باوکی خۆی تەسەڕوف بکە و تەعاملیان لەگەڵا بکە. وەڵا لە ڕاستیە ئەوە میزانەکە میزانێکی عادیلانە نییە. ئەگەرنا ئەو کەسە لایقە بە پێکەنین بەوەی کە پێی پێ بکەنین کە بیرکردنەوەی ئاوهایە. چونکە وەک جەناب فەرموود
ئەو دەرئەنجامە چاوەڕێ ئەو گەنجەیشەکە ئەوە ڕێگایەکە ئەمڕۆ پیرەکە پێگەیشتووە سبەینێ من و توێش پێگەین و ئەو گەنجەی وێنەکەیشی گردووە پێیەگە لە نەتیجەیە ژیان دووبارەکردنەوەی ئەزمموی دووبارەیە لەگەڵ یەکە ئەوەی ئەمڕۆ کە پیرە دوێنێکە وەک من و تۆ گەنج بوو وەکو نەوجەوانەکان نەوجەوان بوو ئەو گەنجی ئەمڕۆ وێنەکەی گرتووە ئەمڕۆ گەنجە بەڵام سبەینەیەکی ئاوا چاوەڕێیەکە لە نەتیجەیە ژیان بۆ کەس لە یەک دۆخانە مێنێتەوە و کە ئێمە باز لە ڕێزگرتن لە بەتەمەنەکانەکەین باز لە ڕێزگرن لە خۆمانەکەین باز لە ڕێزگرن لەو گەنجاناکەین کە لەو پەڕی قووەتان پێشەوەی باز بکەین لە ڕێزگرن لەو کەسانی ئەم ڕۆپەکیان کەوتووە چونکە ئەو سبەینەیەکی حتمیە چاوەڕوانی هەمومانە. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز مامۆستا دڵشاد محەممەد بانکوازی ئیسلامی کە لە شاری چمچماڵ و میوانی تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بووی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە و پەیوەجوانەکان بۆ ئومێدیەوەی کۆمەڵگەکەمان بێتە کۆمەڵگەیەکی ڕێزگر و بەهەست بەرامبەر بە پیر و بە ساڵات چوپەکەوتەکانی وڵاتەکان. بەڵێ بەڕێزان خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرەگرین و لە تەوەری دووەمدا پێتان نەگەینەوە. ڕۆژی جیهانی کتێب دیارە وەرگێڕانی کتێب سیمینارێک لە شاری دهۆک بەهۆی ڕۆژی جیهانی وەرگێڕانەوە بەڕێوە چووەکە پێیان لێرمان ئەمجد بریفەکانی کردوێتی بە راپۆرتێک با پێکەوە بینێریەوە راپۆرتە بین. سی ئیلونێ ڕۆژە جیهانیە وەرگێڕانەیە ئەب بێ هەلکەفتل دهۆکێ سیمینارێکاتە ڕێکخستن و تێدا بەحث ئارێشە و ئاستەنگên کەم نەترەیە وەرگێڕانên داهاتنە kirin. وەرگێڕانê giringiyeka yekcar zor heye bû berevpêşvebirina bizava rûşenbîrî û zanistî û nîşankirin û zengînkirina zimanî û têkhelbûn û şarazabûn ti ezmûnên gelên cîhanê da. Lêta niha bizava wergêranê li Duhokî Sinûrdar e û negeştiye astê pêtivî. Eger em barawur dikeyn gel parêzgehên Herêma Kurdistanê dibînin evê parêzgehê kêmtirîn jimareyan ku rêjeya wergêranê lê tê kirin çunki ev prosese şêwekî kesûkî tê encam dan û ya dîre yan ku piştevaniya hikûmetê yan ku li endî peywendîdar bû prosesa wergêranê li devera behdînan nîne. Em bînin ku li Silêmaniyê xaneya wergêranê heye û li Hewlêrê desteya an ku dezgehê Kurdistan heye bû wergêranê lê mixabin li ser astê parêzgah Duhokê ev kare an ku ev cure damezrava nehatîne kirin. Ew bi zavargeranê nihal parêzgeha Duhokê tête dîtin jî hewlên kesûkî newtana hikûmeta herêmê xwe lê nekiriye xudan û hîç saziyeka taybet bi wergeranê ve li vê parêzgehê nîne. Ketiya nivîsera rêveberiya giştiya rûşenbîrî ewan dezgehê he gelek cara nivîsarê fermî jî dayne Wezareta Rûşenbîrî lê mixabin bû Silêmaniyê û Hewlêrê hate danan bû me nehate danan. Vê gavê jî ew daxwast geleka giring e û hêç wextê wê êmoyî bête kirin eger piştî 3 salî jî bête danan çêdirek ku tijara nehête danan. Ew sazî dê gelek karî wergeranê hês êxît. Yani bû hilbijartina babeta û dîsa jî bû dê lijnê pêdaçûnê hebin eger babetê lawas hat bine wergeran. Yadî jî dê wergêra ji ne wergêra cuda ket. Helbijartina babet û jêderan bû wergeranê êk ji kêşeyên berçav vî biyavî da û ta niha babetên pêtevî û giringîn hatîne wergeran. Lewma jî fertê te zanîn wergerên deverê kal ser babetên giring û serdemiyane bikin. هەلبژارتنت بابەتە دا بیتن مە سستیەک هەبیتن و ئەو لاوازدیت مە وەرگێڕان دا هەی مخابن نەبەس وەرگێڕان یا بێژین یا بازاری بتنەیە مەت سەر ئاستێ پەروەردەی خۆشی gelek پەرتوکن مەیت پرۆگرامت خواندنێ دا چمەت تێبینی سەر وەرگێڕانەوە هەبیتن یان مە تێبینی سەر وان زانیاری و پێزانینێت یەت کوت تێدا هاتینە نویسین jî لەما بۆ خۆرکردنا vê an bêjin bû arastekê yê dirist û yê binecihtir em hemî tarî kar bîn. Nebûna zimanekê girtî û rênivîseka temam û bêkêşe ji diyartirîn astengên wergeranê nebû ser zimanê Kurdî. Ji egerê piştevanînekirina hikûmetê jî bi zava wergeranê lawaz diyar bêt û devera badînan jî baceka mezin ya vê çendê daye. Amed Birîfkanî taybet bû bernamê Peyamê Roj Duhok.
بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ وەگاماژەمان پێکرد بەرنامەکەمان لە دوو تەوەر پێگاتوە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان تەوەرێکی هونەریە و میوانداری هونەرمەندێکی ناوداری کوردستان سەلیم عومەرمان کردووە کە یەکێکە لە ناوە دیارەکانی هونەری ئیسلامی و ساڵانێکی زۆرە لە بواری سرود و گۆرانی ئیسلامیدا پەنجە و جێدەستی دیار بووە. ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵیەوە ماڵەکانی ئێوە پردەکات لە ئەوین و خۆشەویستی پێغەمبەری پێشاومان صلی الله علیه وسلم لە ڕێی دەنگە بە سۆزەکەی سەلیم عومەرە. بەڕێز مامۆستا سەلیم عومەر وەکو هونەرمەندی ئیسلامی و کاک بڕوا ئەحمەد و کاک میر ئاماج وەکو ژەنیاران زۆر بەخێر بێن کە تەشریفتان هێنا و بەرنامەکەتان ڕازاندەوە. زۆر سپاس بۆ بەڕێزتان دەستخۆشتان لێ دەکەین بەیانیان جەنابتان ماڵەکانمان ڕووناک دەکەنەوە دەستخۆشتان لێ دەکەین کۆمەڵێک زانیاری گرنگمان پێشکەش دەکەن و منیش خۆشحاڵم لە سلێمانی خۆشەویست خۆم دەبینینەوە لەگەڵ لایانی ژەنیار و هەروە کاکە میر و کاکە ڕابەر خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامەی ئێوە بەشدارین. زۆر بەخێر بێن یاخوا بەخێر بن کاکسەلیم. سەرەتا بچینە لای بەرهەم یا باس لە سرود و هونەری ئیسلامی بکەین. وڵازە بەدڵی خۆتان سەرەتا کۆمنتێک لەسەر سرود و هونەری ئیسلامی ئێستا چۆنە چکۆ یەکێکی لەو سرود بێژانەی کە لەو هونەرمەندە ئیسلامیانەی کە چەندین ساڵە خەریکی سرود وتنی و ڕەنگە ڕیتمی سرودەکانی ئیسلامیەکانیش لە ڕابردوو لە ئێستا کە گۆڕانکاریەکیان بەسەردا هاتووە لە هەردوو کایەکەیا بەشدار بوو بیت. کۆمنتت لەسەر هونەری ئیسلامی چۆندا؟ بڵێ طبعاً کاکزە لە لای بەڕێستان و هەموو خۆشەویستان معلومە ئێمە وەکو باڵێن هونەرمەندان بەڕاستی باڵێن ئاورمان لێ نادرێتەوە لایانی هەم کارە هونەریەکانمان هەم هەتا کلیپکردن و هەتا تۆمارکردنی سرودەکانیش ئەوەی کردومانە لە ڕابردووە تا ئێستاش هەمووی لەسەر باڵێن کولفەی خۆمان و زیاتر ئەوانەی باڵێن کە دەستبارمان بوونە خێرخوازان هاوکار و باڵێن هاوکارمان بووینە بەڵام تا ڕادەیەک دەڵێم زۆری و بۆری پێوە دیارە بەڵام تا ڕادەیەکی زۆر باشە لەوانەیە ئەگەر بێت و بە شێوەیەکی جوان هەم کەناڵی پێیان و هەم کەناڵەکانی تر بتوانن خزمەتی هونەری ئیسلامی بکەن و ئەم شێوەی ئەم بەرنامانە و شێوەی بەرنامەی تریش پێم وایە جوانتری دەبێت و بەرەو پێشتری دەچێت. لەو گۆڕانکاری ئێستا باڵێن هونەری ئیسلامی چوەتە مۆدێرنێکی تایبەتەوە تا چەندە هونەرمەندانی کورد لەو مۆدێرنەیە بەشدارن و سوودمەندن و ئەتوانن سرودەکانیان هونەری ئیسلامیەکان مۆدێرنانە پێشکەش بکەن. حتمما ئێستا بە تەکید هونەرمەندان ئەگەر باسم کرد ینی دەستبار بن کەسێکە بێ هاوکاریان بکە حتمما دەتوانن شتی جوان بکەن و ئەگەر لە توانیان دابێت چکە حتمما پێویستە هونەرمەند یان ئەو کەسێک کە با بڵێن سرود دەڵێ یان گۆرانی دەڵێ پێویستە شارەزایش تەواوی لە شێوەی ئەدای سەڵتی خۆی و مەقامات و هەم با بڵێن گۆرانیەکان بێتن و شارەزای تەواوی هەبێ بتوانی ئەدای جوان بکە و لە مۆدێلی ئێستا بتوانێت شتی جوانتر بکە. پێم وایە یعنی هونەرمەندی زۆرمانەیە کە بتوانن هاوشێوەی ماهرزێن و سامیوسن بتوانن شت بکەن بەڵام ئەوەی کە گرینگە هەم کولفەچی زۆری لەوانەیە بوێ و هەم لەوانەشە کەس نەبێت دەستبار و هاوکارمان بێت. زۆر باشە پێمان خۆشە گوێبیستی یەکەمین بەرهەم تامین بزانین بەرەمەکەتان چییە و ڕۆڵی ئەمیانی هەردووکیان بەشدارە بن وەکو لە ژەنینەیە تەنها بە نەخۆت بەڵێ بەشدار دەبن کاک ڕابەر و کاکە میر سەرەتا بە سرودی یا رسول الله دەست پێ دەکەین حەبیبی یا حەبیب الله ئەوتان پێشکەش دەکەین و ئەیدارم بەدڵتان بێ و بەدڵی هەموو لایەکتان بێ ئینشاءالله. حبيبي يا رسول الله طبيبي يا حبيب الله شفيعي خير خلق الله حبيبي نور عرش الله حبيبي يا رسول الله طبيبي يا حبيب الله شفيعي خير خلق الله يا حبيبي نور عرش الله لجملة كائنات امرو سرانسار شاديام
أمشاو لجملي كائنات أمرو سرانسار شادي أمشاو ببوني سروري علام مبارك بادي أمشاو دەستان خۆش بێ پاداشتان زۆر سپاس. گەرەستە بپرسین سەریم ئەمەر کێیە لەکوێوە دەست پێەکەی؟ وڵا حتمما لە هەولێرەوە دەست پێ دەکەم. من با بڵێن لە ساڵی 1982 لە شاری قەڵاو منارە چاوم بە دنیا هەڵێنا ئەو کاتەی کە سەرەتا لە خێزانێکی هەژار و کەم دەرامەت دەستمان کرد با بڵێن بە هەم ژیان و بژێوی خۆمانەوە لەو کاتێک کە باڵێن هەم ژیانێکی سەخت بوو سەرەتای دەستپێکردنی هەم قوتابخانە و تا ئەو کاتەی هەتا ئێستاش با بڵێن بە سەختی هاتووە کە دوای ئەوەی زۆر سپاس بۆ خوای گەورەکە ماڵەوە هاوکار و پشتیوانم بوون
باڵێن هەم باوکم هەم دایکی خۆشەویستم باوکم هەر خۆی سەرەتا باڵێن شمشاڵی لێداوە و زۆر خولیای هوەری هەبووە ئەو کاتە منیش زۆر خولیای هوەرم هەبوو لەو کاتە باڵێن سەرەتای دەستپێکردنم لە قوتابخانە باڵێن هەم بە دووبارەکردنەوەی گۆرانی و ئەو شتانە دەستمان پێکرد بەڵام دواتر هەوڵماندا بە شێوەیەک باڵێن خزمەت بکەین هەم لە میدیای باڵێن ئەو کاتی سەرەتا باڵێن تەلەڤیزۆنی IMK بزوتنەوە ئەو کاتی دانرا یەکەم کەس بووم کە بەشداریم کرد لە سرودوتن و توانیمان ئەو کاتە یەکەم جاریش بوو دوای هەموو سەختی و ناخۆشیە یەکەم جار بوو CD بڵاو بکەینەوە سەوت و سۆڕە بە سرودی ئیسلامی یەکەم سرودی پەشیمانم بوو ئەو کاتێک کە تۆمارمان کرد شتێکی سادە و با بڵێن ئاسایی بوو ستۆدیۆ و شتیوا زۆر کەم بوو بەڵام بە هەر چۆنێک بێ شتێکمان بڵاو کردەوە ئیتر دەنگ و سەدایەکی باشێسان لە کلیپە کۆنەکانی خۆتان دەبینەوە پێکەنینتان نایە یەکێک لەو سرودانەی کەوازدەم لەگەڵ محمود ڕەمەزانە هەتانە هەرچی من ێستش سێری دەکەم پێکەنین دێ بە جارێک دەڕۆن و بەردەهاویژن و سرود دەڵێن حتما کاک جەلال ئێمە کێشەکمان هەبوو کاتی باسم کرد بە سەختیەکانی هونەری ئیسلامی یعنی خۆمان شتمان دەکرد بەڕاستی دەرهێنەرێک نەبوو کەسێک نەبوو با بڵێن بێ شتەکانمان بۆ دابڕێژە یان بۆمان ڕێشی بخە ئەوەی کە دەما کرد شتێکی ینی خۆرچێ و هەر بۆ خۆمان شکاتە هونەری ئیسلامی هەر بەبێ نازی هاتووە هەر بەبێ نازی هاتووە و تا ئێستاش بەڕاستی بەداخەوە دەستباری نییە کەسێک بێ با بڵێن کە سرودێک یان گۆرانیەک تۆمار دەکات کەسێکە بێ هەم با بڵێن فلتەرێک لە تێکستەکەی بدا یان با بڵێن ستۆدیۆ شوێنێکی وایە یان مەسەلەن وتنی ئەدای شەخسەکە بەداخەوە زۆر بۆ با بڵێن زۆر جار دەڵێم ئەگەر لە ماڵە لە خێزانی تووڕە دەوێت دەڵێ سرودێک دەڵێن ئیدی زۆر بووە بەڵام پێویستە بەڕاستی هەم کەناڵەکان و هەم ڕاگەیاندنیش چاو بخشێنەوە بەوانەی کە با بڵێن سرود دەڵێن تۆزە سرودی معقول یعنی هەر دەشکڵەی زۆر جاری وها بۆ سرود دووتراوە غەڵەتی تێدا بوو یان ئەسنای ئەدایەکەی هەونە بۆ بەڵام سەر لە نوێ دووبارە کرایەوە کەسێشتر خۆشتری وتووە ئیدی بەم شێوەیە هیواداریشم لە داهاتووشدا بتوانن فلتەرێک لە سرودی ئیسلامی هەبێ و هەم لە ڕاگەیاندنەکانیش و هەم ئەوەش نەکرێ بەڕاستی با بڵێن لە کەسەکە ئەو ناوچەیە لێ بدرێ سرودەکەی لە ڕاگەیاندن ئیدی کێشەی نێ و تەواو هەموو شتێکی هەیە ئەوەی هەولێر لێ نەدرێ و ئەوەی سلێمانی لێ بدرێ یان سلێمانی لێ نەدرێ هەولێر لێ بدرێ بە پێچەوانەوە ئەوەی یعنی هەردوو لە هەر شوێنێک بێ هەر کەسێک بێ پێویستە خزمەتێک بکە بەڵام شتێکی جوان پێشکەش بکە ئەوە گرنگە کاکجەلال زۆر باشە دەنگە دیارەکانی ئەو سەردەمی کە جەنابێت کاریگەر بووی پێیان لە بەتابەت لە ئاستی جیهانی ئیسلامی یا کوردستان ئەوانەی کە لە بواری سرود و هونەری ئیسلامیا دەستێکی باڵیان هەبوو جەنابیشت توانیوتە سوود لە ئەزمموی ئەوان و کاری هونەری ئەوان وەربگری کێ بوون هەم لە کوردستان هەم لە جیهانی ئیسلامی ڕاستی ئەمن سەرەتا ئەوەی کە زۆر سوودم لێ بینی دەنجی با بڵێن بەهزەت یەحیا بوو زۆر با بڵێن تەسیری لێکردم و دواتر ئەوانەی با بڵێن کە سرودەکانیان یان گۆرانیەکانیان تەسیری هەبوو و هاوکاریشم بەڕاستی لێرە زۆر سپاس دەکەم کاک ئەیاد محەممەد زۆر هاوکارم بوو لە سەرەتا لە مزگەوتێک لە غورفەیەکی بچووک دەستمان پێکرد ئەو کاتە زۆر هاوکارم بوو کە زۆر جاری وها بوو لە ماڵەوە ئەگەر دەرفەت نەبایە ئەو شوێنەمان دەست نەکەوت باە لە ماڵەوە پرۆڤەمان دەکرد و ئیشی خۆمان دەکرد حتمەنەوەی سەرسان بۆم پێی بە دەرەجەیەک بەڕاستی بەهزەت یەحیا و کارەکانی عەدنان کەریم زۆر تەسیری هەبوو لەسرم و هەوڵیشمدا کە هاوشەوەی ڕتمی ئەوان بەڕاستی با بڵێن بگرمە ڕێگا بەڵام ئەوەی کە ئێستا دەڵێن لە بۆ سرودی ئیسلامی پێم وایە ئەویش نمچە خزمەتێکی باشیان هەبووە بەڕاستی هەم لە کەناڵە ئیسلامیەکانیش زۆر سرودەکانی با بڵێن گۆرانیەکانی بەهزەت یەحیا بوونی هەبووە و عەدنان کەریم بە هەمان شێوە شتەکانی بوونی هەبوو و لێدراوە و بەقەلشی ئەوە هاتووە کە خەڵک بەڕاستی ئیستیفادەی لێ بکە و وانەی کە لە یادم بێ هەر ئەوانە بوون تەقریبا لە مەخیرەوە هەندێک سرودی تازە دوتەوە ئەم سرودانە چی بووتەوە پێم وایە لە دوای ئەو سرودانەش دەستگیر کرای پەیوەندی هەبوو بە سرودەکانەوە بەڵێ
وڵا ئەو کاتی وتم کە هەندێک سرودمان دەوت سرودەکان احتیادی بۆ هەندە سرودی با بڵێن تۆزێک جیهادی و با بڵێن شۆڕ جێران و ئەوانە بووە ئەو کاتی احتیادی بوو دواتر من لە زۆر دەمێک عەزم دەکرد دووبارەی بکەمەوە کە پێم وابوو ئەو کاتی باسم کرد ستۆدیۆ نەبوو هەر جیازشی ئاسایی بوو لە دوکانێک شتەکانمان تۆمار دەکرد حەزم کرد دووبارەی بکەمەوە زۆر خەریکی بووم هەتا شتەکانم کۆ کردەوە ئەو سرودانی خۆم و کۆنەکان و هەموو هیناوە تا شعرەکانم دەستکەوتەوە ئیتر دووبارەم کردەوە کە دووبارە کراوە ئیتی دیارە چەند کەسێکە بوو بۆی پارە نانێکی پێ بخۆیان پارە بۆی ئافرینێک وەربگرێ شتەکانی بە پێچەوانەوە گەیاندە بوو بەڵام سپاس بۆ خی سرودەکان لەسەر چی بنەوانێک کە جارێک سرودنەوە وڵا سرودەکان هەندێک سرود باسی زیندان و با بڵێن ئەوەی کە هەیە ئێستا لە سعودیا و لە زۆربەی وڵاتەکانی تر زۆر بە ئاسایی دەگوترێ لەسەر با بڵێن سرودی شۆڕژێرانە سرودی جیهادی دەوترێ و زۆر احتیادی و بەڵام لای ئێمە دیارە شتێکی نامۆیە و شتێکی با بڵێن مەمنوعە زۆر باشە بەڵچینە لای کورتێک لە گۆرانەیەکی باشە دیحیا کە هاوکارن لەبەر دڵی جەنابەت بۆیان ئامادە زۆر سپاس باش سپێتیا ڕەنگی دڵمە و سەرەکە خوا پێم ماڵێن بیگۆڕە و ئەو ڕەنگە سپێ لێنایە هەر تاڵەی لاکایە ڕایەکە دنیایە چیرۆکی تایە ئەی زەمانە ئەی زەمانە وەفای بۆ کێ و زەمانە ئەی زەمانە ئەی زەمانە وەفای بۆ کێ و زەمانە زۆر باشە کەسەلمێکی لە سرودانەی کە دوای ڕاست کردەکەمایەکیان لەسەر ئیمان عومەریش بوو ئەگەر بکرێت کۆکلەیەک لەو سرودەمان بۆ بڵێیتەوە ئایا ئیتر لەگەڵ ژنیارەکانە بێ یاخود بە تەنها خامی خۆت بۆتان بڵێم ئەوەی با بڵێن سەرمان سڵاو لە تۆ ئەی عومەر سڵاو لە تۆ ئەی عومەر عومەر تۆ خۆشەویستی عومەر تۆ دادپەروەری عومەر تۆ خۆشەویستی عومەر تۆ دادپەروەری سڵاو لە تۆ ئەی عومەر سڵاو لە تۆ ئەی عومەر بە ئاشنایی و هێمنی شەو دەخەوتی بە بێخەمی بە ئاشنایی و هێمنی شەو دەخەوتی بە بێخەمی سڵاو لە تۆ ئەی عومەر سڵاو لە تۆ ئەی عومەر ڕەحمەتی خوا لە پێشا عومەری کوڕی خەتابی ڕەحمەتی خوای لێ بێ کاک سەلیم ئاواز و هۆنراوەکان لە سەرەتای کاری هونەریتەوە تا ئێستا سوودت ئەمە بەسمێ کێ ئاواز و وەکێ هۆنراوەی بۆینەکاندەوە تا چەند هەندێکیان هەم ئاواز و هەم هۆنراوەی خۆت بوون زۆربیان با بڵێن ئاوازەکانی خۆ من کەم کەمیان هۆنراوەکانی خۆم چونکە بەڕاستی دائیمەن حەزم کردووە با بڵێن تێکست یان شعر وەربگرین و ئاوازیش وەربگرین بە هەمان شێوە بەڵام زیاتر لەبەرەوەی با بڵێن خۆت دەچیتە ناو بوارەکە زیاتر حەز دەکەی شتێکی جوانتر پێشکەش بکەی لەوانەیە شعر هەبوو یان تێکست هەبوو بە ئاوازەوە بەڵام ئێمە ئاوازەکەمان گۆڕیوە شتێکی جوانترمان بۆ داناوە زۆری با بڵێن گۆرانەکانیان سرودەکانم ئاوازی خۆ من زۆر بەکەمی شعرم نووسیوە شعری شاعیرێک وەرگرتووە ئەم لە کلاسیک و ئەم لە هاوچەرخ ئەوەی کە زۆر بەڕاستی هاوکارمانە لێرە زۆر سپاسی دەکەم لە سلێمانی خۆشەویست کاک ئاواد ئاڵانی
کە دەورێکی باڵای هەیە بەڕاستی هەم لە شعر و هەم لە هەموو سرود بێژەکان و هەموو گۆرانی بێژ با بڵێن بەڕاستی قەرزاری کاک ئاواتن دەستباریان بووە هاوکاریان بۆ زۆر پێویستە و شتەکانیشی بەڕاستی زۆر تەسیری لە من دەکا و زۆر پێم خۆشە. ئەوانی تر زۆری شعرەکانی با بڵێن کە کردومە بە سرود و گۆرانی ناڵی بووە مەحوی بووە و با بڵێن پیرەلاو کاتی خۆی زۆر دەستبارمان بوو ئەویش هاوکارمان بوو زۆر جار لە سرود و با بڵێن کۆنسێتەکانی شەر دەستبارمان بووە و شعری با بڵێن ئەوەی کە لە یادم بێ هەر ئەوانە بۆ زیاتر ئیتریشە بوو لێرەوە ڕێز و خۆشەویستم هەیە بۆیان کە شتەکانیان جوان بووە شعریان پێشکەش کردومانە بە سرود بەدەر لەلایەنی وەکۆڵێ سرود و هونەری ئیسلامی بۆ بوارەکانی تر جوانی سروشت و خۆشەویستی نیشتیمان و بۆم هەر لە دایک و باوکو لاوانەوەی کۆمەڵی کەسایەتیەوە هیچی تر دەیە؟ بەڵێ لەسەر با بڵێن نیشتیمان هەمە لەسەر دایک و بەم زوانی شاڵە لە داهاتوو لەسەر باوک شتێک دەڵێن ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسییان کرد کە کەسێک دێتە لای پێغەمبەری خوا دەڵێ چاکە لەگەڵ چێ بکەم سێ جار دەڵێ دایک دواتر دەڵێ باوک سێ سرود و حازر کرد سێ سرود بڵێ سێ سرود حازرە دواتر ئەوی ترشیان لەسەر باوک ئینشاءالله ئەوانەی دایک چۆنین کامانن وڵا با بڵێن یەکیان ئەوەیە خدای گیان هێشتا زوو بوو گەڕانەوەت بەرەو مەنزڵ تیرێکی خەم لە ناکەوە زامێکی قوڵی خستە دڵ لەو ساتەوە دوورگەی دڵم بێ ئاواتە و لانەی خەمە ئەیدایە گیان هۆدایە گیان دایکت لە ژیان ناماوە؟ بەڵێ ماوە خی گەورە بەختەوەریانکە ئینشاءالله یا ڕەبی سەلامەت بی خی گەورە چۆنەکە وەکوڵێ خطاب لەگەڵ دایکێکاکەی کە بەرەو مەنزڵ هەنگاوی هەڵێ ناوەتەوە و لە کاتێکا دایکی بە ڕێزیشتان لە ژیان ناماوە لەش ساف و تەندروست بێ ئینشاءالله ئینشاءالله دایکم زۆر جار دادەنیشین پێکەوە کە بەرامبەری دادەنیشم شتی بۆ دەڵێم ئەویش دەگرێت زۆر بە نەهامەتی با بڵێن ئێمەی پێگەیاندووە هەتا جاری وە هەبووە ئەنی بە شێوەیەکی وە کە زۆر دەستکورد بووین زۆر نەبوون بووین ئەڵێ ئەوە زۆر جاری وە هەبوو بۆ شیر گریاون بەڵام من بە شێوەیەک با بڵێن قەنداوی پێ دەڵێن بە قەنداو ئێوەم کڕگردوتەوە و نەهامێتێکی زۆری بینیوە و لێرەوە خۆشم لێرە زۆر سڵاو و ڕێزم هەیە لە بۆی خۆش ساغ و بەختەوە بێ ئینشاءالله سەلامەت بی سەلامەت تاکە زۆر باشە با بچینە لای پێمە بەرهەمێکی ترت حازر کردووە بۆمان لەگەڵ ژنیارەکانە دەبێ بیڵین بەرهەمەکە دووەمت چییەوە لەسەر چییە؟ ئەویشیان سرودی ئەی پێغەمبەری ڕابەری ژیان ئەوتان پێشکەش دەکەم کاک ڕابەر ماوەڵێک دەڕۆی دواتر دەست پێ دەکەم ئەوتان پێشکەش بکەین ئینشاءالله زۆر باشە خۆشحاڵی
ئەی پێغەمبەری ڕابەری ژیان فیدای ڕێگەت بێ جەرگ و دڵ و جان فیدای ڕێگەت بێ جەرگ و دڵ و جان جیهان لە ماتەمدا بوو لە شاوە زەنجی شەوی غەمدا بوو تۆ هاتی جیهان لە ماتەمدا بوو لە شاوە زەنجی شەوی غەمدا بوو تۆ بەم قورئانە دەردت سارەکرد سەرجی دوژمنت پارچە پارچە کرد سەرجی دوژمنت پارچە پارچە کرد ئەی پێغەمبەری ڕابەری ژیان فیدای ڕێگەت بێ جەرگ و دڵ و جان فیدای ڕێگەت بێ جەرگ و دڵ و جان ستەمکارت خستە ژێر پێوە ئازادیت خستە ناو شار و دێوان تۆ ستەمکارت خستە ژێر پێوە ئازادیت خستە ناو شار و دێوان تۆ بووی بۆ گەلت هێنا بە دیاری سرای ڕووناچی ڕێگەی ڕزگاری سرای ڕووناچی ڕێگەی ڕزگاری ئەی پێغەمبەری ڕابەری ژیان فیدای ڕێگەت بێ جەرگ و دڵ و جان فیدای ڕێگەت بێ جەرگ و دڵ و جان الله على سيدنا محمد دەستان خۆش بێ دەستان خۆش پاداشتان داوت کراوی بۆ کۆنسێرتەکەی دیاربەکر بەڵێ چیت بۆ حازر کردو وڵا حتمما ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە کار ئاسان بێ و ئەو گەشتەمان کرد چەند شتێکی خۆشمان بۆ ئامادە کردوون ئینشاءڵڵا خوای گەورە کار ئاسانیمان بۆ بکە ئینشاءڵڵا هاوکاران چەند شیفێکیان حازر کردووی با پێکەوە بنەری شیفەکەی جەنابەت بین سێکش لەسەر شیفەکە هەرچەند شەرمەزار و
رووسیای دیوانەتم ئافەریدەی ذاتی پاکی ئەقدەسی سوبحانەتم ربی هەرچەند شەرمەزار و رووسیای دیوانەتم ئافەریدەی ذاتی پاکی ئەقدەسی سوبحانەتم لێک شکاوە گەر لە ژێبە بیگوناها قامەتم خۆ بە ژیان و دڵ بە هیوای بەخشش و غفرانەتم لانەواز و بێمەلاز و بێنەوا و بێکەسم دەستی بێداستیم بەڵند کرد چاوەڕێی ئێسانەتم لانەواز و بێمەلاز و بێنەوا و بێکەسم دەستی بێداستیم بەڵند کرد چاوەڕێی ئێسانەتم ڕووی ئومێدم کردە قاپی بارەکانی ئەقدەسن چاوەڕوانی عەتف و جوود و ڕەحمی بێپایانەتم ڕووی ئومێدم کردە قاپی مۆسە سەلیم لەگەڵ لەسەر ئەو کلیپە یا ئەو چەند کلیپەی کە لە ماوەی ڕابردوودا بەیەکەوە پێشکەشی گوێگران و ئەدەبدۆستان و هونەردۆستانی ئیسلامیت کرد چه قسەیەکت هەیە یان چه وەکۆڵە بیرەوەری یادەوەریەکت هەیە لەگەڵیانە؟ بڵێ تەوان ئەو سرودانەوە کلیپمان بۆی کرد تقریبان کۆتا کلیپ بوو کە کردمان کەناڵی پەیام هاوکارمان بڕاستی ئیدی یادگاری زۆرمان هەبوو هەم لە جلوبەرگ هەم لە شێوەی هەڵسوکەوتی با بڵێن زۆر جار وا بوو هەندێشت هەبوو لەقتە هەبوو بەکارمان دەهێنا بۆ نمونە ئێستاوە ئەوەی هەیە لە ناو تەسویرەکە هەبێ مەسەلەن بۆ کاتی خۆی ڕەنگە وستانجێ ئێستت نەبووە لەسەری بەتەئکید یعنی هەندێشت هەبوو ئەو کاتی ینی با بڵێن دەبێتە ڕێخۆشکەر بۆ شتی جوانتر پێشکەش بکەین و ئەو کاتیش ئەوە جوانترین شت بوو کە پێشکەشمان کرد بەڕاستی وەشتی تریشمان هەیە زۆر با بڵێن جلوبەرجی ئەو کاتی جلوبەرگەکان زۆری گەورە بوون یان درێژ بوون یان با بڵێن دامانەکان نەبووە کە حتمما بۆ شێوەی نەبووە بەڵام کە سرودەکان کە دەچوینە دەرەوە با بڵێن کاک جەلال چەند سرودێکمان پێکەوە تۆمار تەسویر دەکرد وێنەیەمان بۆ دەگرت 3 سرود 4 سرود بوو بەڵام بە شێوەی هەم جلوبەرگ گۆڕانکاریەوە بەسەردا دەهێنا ئیتر با بڵێن ئەوەی پۆشاشی فرۆشتن و ئەوانە هاوکارمان بوون زۆر دەستبارمان بەڕاستی جلوبەرجی بۆ دادەناین و ئەو کلیپانەمان دەکرد حتمما با بڵێن کلیپەکان یان ئەو سرودانەی کە دەبینینەوە بەتەئکید خۆمان بە خۆشحاڵ دەزانینەوە توانیمان الحەمدولیلا سوپاس بۆ خی گەورە کارێک بکەین لە بۆ مسلمانان و شتێکی جوانیان پێشکەش بکەین و ئینشاءڵڵا شتی جوانتریش بە دوای دادێ ئینشاءڵڵا ئەو خزمەتێکی ئێوە کردویان هەرچەندە ئێستش چه هونەری ئیسلامی و چه هونەرەکانی تر ڕەنگە جیاوازیەک لە نێوان سلێمانی هەولێردا هەبێ بە تایبەتی جمهوری ئەو جۆرە هونەرەی ئێوە لە هەولێر زۆرترە ئێستا ینی وەک خۆش تاماژەت پێکرد ئەوە دوایین کلیپەکان بوو کە تۆمارمان کردو بۆچی لەو کاتەوە هیچتان نەکردو ئایا پێوەست بۆ بە خۆتانەوە پێوەست بۆ بۆی کە میدیایەکی ئیسلامی حتمما یارمەتی نەداون خەڵک لێیتان لێ ناکە؟ بەتەئکید خەڵک زۆر جار پرسیار دەکا بۆ شتی نوێتان نییە یان بۆ با بڵێن کلیپی نوێتان نیە سرودی نوێتان نیە گۆرانی نوێ بۆی ڕاستی بێ سەرەتا دەیگەڕێنەوە بۆ دەستگایەکان با بڵێن ڕاگەیاندنەکان بەڕاستی هاوکارمان نین ئێستا ینی بکرا بە پەیام هاوکارمان بە بیتوانی با مەسەلەن کلیپ هەم سرود بۆمان تۆمار بکە بۆمانی کلیپ بکە مەسەلەن لە چەند هونەرمەندێک لە شاری هەولێر دەستنیشان بکە و شتێکیان بۆ بکە بەڕاستی ئێمە سەرەتا پەیام کە دامەزرا هاتین کۆمەڵێک هونەرمەند بوون لە هەولێر و لە سلێمانی هەمومان کۆبووینەوە دانیشتێکی تێر و تەسەل کرا و یەک لەو شتانەی کە من باسم کردوتم دەترسم لەو دانیشتە کۆتا دانیشتن بێ وتیان نادانیشتنی بەدوێتێت تا ئێستا پەیام بەردەوامە دانیشتن من نەکراوە بە نسبەت هونەرمەندان
هیوادارم دانیشتنی تر هەبێ هاوکاری هونەرمەندان بکرێت بۆ نمونە پێیان مەسەلەن چەند هونەرمەندێک دەنیشان بکە هەم کلیپ هەم سرودەکانیان گۆرانەکەیان بۆ تۆمار بکە ئەو شێوەی کە ئێستا باوە بەڕاستی لەوانەیە کەم و کورتی هەبووە ئەوسەیان کاتی بەرنامەکەمان بەروتاوبوونە چلەوە چ تەنها دەرفەتی سرودێکی ترمانایە بەڵام من کۆتا پرسیارەکەم هەمومان نەزانین کە سەلیم عومەر و باقی هونەرمەندانی ترچیان بە هونەری ئیسلامی بەخشیوە و ڕۆڵ و ماندووبوونیشان بەرز نرخین بەڵام هونەری ئیسلامی چی بە تۆ بەخشی؟ هونەری ئیسلامی طبعا زۆر شتی بە من بەخشی ئەوەی کە سوپاس بۆ خوای گەورە خۆشەویستی و محەبەت لەناو خەڵکی و ڕێز و هەروەها زۆر جاری وایە شانازی دەکەم سوپاسی خوای گەورە دەکەم کە ئێمە خزمەت بکەین بەو ئیسلامە و خزمەت بکەین بە هونەری ئیسلامی زۆر شتی بە من بەخشیوە کە یەک لەوانە لەناو خەڵک بەڕاستی شانازی دەکەم کە کەسێک دەمبینی شانازی دەکا و عەز دەکا دەڵێ کاک سەلیم شتەکان زۆر جوانە ئیستیفادەمان لێ کردووە یان با بڵێن منداڵەکانمان فێرە ئەو سرودە بووە گوێ لەو سرودە دەگرێت بەردەوام دەڵێ ئەو سرودەمان لە بۆ لێدەوە ئەو شانە بەڕاستی لە بۆ من شانازێکی زۆر بوو و ئینشاءالله لە کاری داهاتوو شتی جوانتریش دەکەین و لە خزمەتی ئیسلامە سەرکەوتوو بنی ئاخوا زۆر سپاس دەکەم دووبارە زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین ئێمە لەگەڵ هاوکارم کاک جەلال ماڵاوای لە بینەرانەکەین و بۆ کۆڵەیە کۆتا سرود و بەرەمی خۆتان پێشکەشی ئێمە و بینەران بکەن یاخوا بەخێر بێن دەست و پەنجەی ئێوەی عزیز و خۆشەویست خۆشە کە بەرنامەکەتان ڕازاندەوە و بەرنامەکە بەبێ پەنجە و دەست و وەکۆڵێ سەلیقەی ئێوە هونەردۆستیەوە ئەتوان بڵێم ئەو جوانی و ڕەونەقەی بەخۆیەوە نابینی کاک سەلیم دووبارە زۆر بەخێر بێن و دەست و پەنجەتان خۆش بێت دەنگی جەنابێشت خۆشە کاک سەلیمگیان بینەرانی عزیز دیارە لێرەمە ماڵاواییتان لێ دەکەین بەڵام بەرهەمێکی کاک سەلیم ماوەکە پێشکەشتان دەکەین بۆ هیوای کە بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژێم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لای بێت تا ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ هەممە